بیبێ یا نەیبێ من داد و بێدادێ ئەەکەم، گوێ بداتێ یا نەداتێ ئاه و فەریادێ ئەەکەم. حەقی ئیخلاسە بەجێهێنانی ئادابی خولووس، پێ بزانێ یا نەزانێ من بەدڵ یادێ ئەەکەم. بێستوونی عەشقی شیرینێ گەوا هاتۆتە پێش، گەر لە حەق بێمونەیەم تەقلیدی فەرهادێ ئەەکەم. ئاوی تیغی وەفقی هەر توشنە لەبێ کە من نەبێ، کارگەر بێ یا نەبێ لەم مەزڵەمەت دادێ ئەەکەم. دەرسی عشقم هەر لە کن پەروانەیە بولبول بووە، بیگەمێ یا نەیگەمێ هەر مەشقی ئوستادێ ئەەکەم. کوشتنی ئیسفەندیاری نەفسە بەستەی ڕای پیر، گەر مەدەد کا یا نەکا لەو شاهە ئیمدادێ ئەەکەم. بەم نزیکانە لە بەرمە مەحویە ڕێژێکی دوور، بێتە دەستم یا نەیە هەر کۆششی زادێ ئەەکەم.